مامۆستا جەوهەر وەک ئاماژەشم پێەیە وتم ڕسمی تۆم بینیوە لەگەڵ خاتون هیمامالی و لەگەڵ ئەمیتا اینجا ئەمێ باسێکی ئەو سەفەرەی هیندستانم بۆ بکەی چۆن ئەوانت بینی تۆ بۆ چ کارێک چوویتە ئەوێ بە کاری هونەری چووی یاخۆ چ کارێک ڕۆشتویتە ئەوێ و ئەوانە بینیوە؟ نەخێر من بۆ عەشقانی ئەو ئەکتەرانە چووم. بەس تەنها لەبەر ئەوان چووی؟ لەبەر عەشقانی ئەو ئەکتەرانە چووم و حەزیشم کرد لەوێ ببینێمەوە بەڵام بەداخەوە لەوێ نەمتوانی ببینێمەوە و ئەوانەی کە دیتیشمەوە ئەکتەرانە یەکەم کە مەشهوورە هەموو دنیا دەیان ناسی ئەمیتاب بەچان بوو هەروەها هیما مالینی ئەوانش هەمووی 5 مانگە هاتوومەوە لەلای خوانە بووم یعنی هەموو خۆم پێناساندە کە من کارم چییە ئەوانش تەبعان لێمیان پرسی لەوێ فیلمی هیندی کە فیلمەکانی ئێمە چۆنە کاری ئیشکردنی و ئەوانەی گوتمەڵا ئەوە زۆر باوی هەیە لە وڵاتیما زۆریش هەموو حەز دەکەن کەوا فیلمی هیندی ببینن یعنی هەرە باسانەمان کردووە ئەوانش کەیف خۆش بوونە و نەکەرە دووە مەسلەکانی تریشم من دیوە هەمویان وەچی دارەمەندەر مەسەن وەچی دیواناند وەچی جیتەندرا تەنها بە سەردان چی بۆ لایەن یعنی بۆ بەس بە سەردان نا هیچ کار خۆت کە عاشقی فیلمی هیندی خۆم و کچەکەمیش بەڵێ هەموو خۆم و کچەکەشم وەروەچی من عاشقی فیلمی هیندیە ئێش عاشقی فیلمی هیندیە ئەویش ئەوها ئیتساڵی هەیە لەگەر ئەمیتا و لەگەر دارەمەندەری ئەوانە هەر هەموو جا یعنی بڵێم ئەگەر 15 ڕۆژ زاگر لەگەر ئەمیتا قسەی نەکا هەر خەوی لێ ناکەوی وا دەکات دەکات تەلەفۆنی هیندیش قسەی دەکات نەک زمانەکەی زۆر باشە فولە ئەی خۆت هیچ زمانی هیندی فێر بووی؟ من زمانی هیندی کە گەنج بووم لە هەفتایەکان فول بوو هیندیم کە هیندستان چوون لە هەشتایەکان بە هیندی قسەیان لەگە دەکرد زۆرش تەقریبەن چەند ساڵی بەسەدا چووە ئەمن زۆر اختلاط ناکەم وەک هەندێک لە بیرم مایە هەندێک لە بیرم نمایە یعنی معتەڵ نابووم